باسی هاراسانبوونی خۆی و خێزانەکەی دەکات بەدەست ئەو بۆنە ناخۆشەی کە ماوەیەکە بە شەوان لە سنوورەکەیاندا بەڵاو دەبێتەوە. ئەنۆر هاوڵاتێکی نیشتەجێی سنووری قەزای شارە زوورە و دەڵێت چەندین کەس بەوەی کاریگەری ئەو بۆن و غازەی بەڵاو بۆتەوە تەنگە نەفەس بوون و ڕەوانەی نەخۆشخانەکان کراون. دەرگا داخین لە خۆمان پەردە داخین بەخوای گەورە تەنان پەردەکانیش داخین، یعنی هەوایی زۆر کەم ئێڵین و هەتا بانگی بەیانی دەرگاکانەکەینەوە بەڕاستی بۆنێکە زۆر ناخۆشە، ینی لە بۆنی گەڕا و ناخۆشترە. ینی لەم دوو هەفتەیە بە تایبەتی لەم دوو هەفتەیە ئەم هەفتەی ڕەمەزانە بە تایبەتی ینی خەڵک نەیەتوانی بێتە دەشتەوە. بەوتەی هاوڵاتیانی ناوچەکە ئەو بۆنە زیاتر لە مانگێکە بەڵاو دەبێتەوە بە شەوان، بە تایبەت چەند شەوێکە بە چڕی سنوورەکەی گرتوۆتەوە و ئەوەش ترس و دڵەڕاوچەی لای دانیشتوانەکەی دروست کردووە. شەوانە بە تایبەتی لە دوای نوێژی مەغریب تا نزیکی نوێژی بەیانی بۆنێکی ناخۆش پەیدا بڵاو بووە بەنەوەم شارە، حتا ئینسان گومانی لە خۆیە کرد غازەکەی ئەسوود سەردانێک بزان غازەکەی لێ ڕوا لێ ناڕوا، گومانی بۆ دراوسەکەی غازتان لێ ناڕوا یان نە، وەڵحاصڵ بۆنێک بوو هەموو خەڵکی ئیزعاج کردو، بە تایبەتی ئەوانەی کە ڕەبۆیان بوو یا ئەوانەی کە تەنگە نەفەسیان بوو زۆر بێتاقە دەبوون پێش. پاش بەداداچوون بۆ سەرچاوی بۆنەکە دەرکەوت لە کارگەیەکی بەرەمێنانی قیر لە سنووری ناحێ عەربەد. دەراویشتەی کارگەکە بووە بەهۆی بێزارکردنی هاوڵاتیان. بەڕێوەبەری ناحێکەش ڕای دەگەێنێت بە فەرمانی دادوەر کارکردنی کارگەکەیان ڕاگرتووە و لیژنەیەکی لێکۆڵینەوەیشان پێگەێناوە بۆ هۆکارەکەی. لە ڕێگەی پۆلیسی دارستان و ژینگەوە دەرکەوتێکێک لە کارگەکانی سنوورەکەمان لە کاتی ئیشکردن ئەو بۆنە دەرەکەوە هاوڵاتیانی سنووری ئەو قەزا و ناحەیە بێزار کردو. ئەمڕۆ نووسرامان کردو بۆ پارێزگای سلێمانی کە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی لە دایرە معنیەکان لیژنەیەکی مختص پێک بێ بۆ بابەتە. شەوی 27 مانگا بەشێک لە دانیشتوانی ناحی زەڕایان لە دژی بەڵاوبوونەوەی ئەو بۆنە خۆپیشاندانی ناڕەزاییان ئەنجامدا و بۆ ماوەیەک ڕێگای سەرەکی شارەزوو سلێمانیان داخست. ئەوەش بەرپرسانی هێنایە سەرخەت و بڕیاری ڕاگررتنی کارکردنی کارگەکەی بەدواداهات. ڕزگار جەبار کێنێن قەزای شارە زوور.